ئەمانە لەگەڵ کۆمەڵێک بابەتی تر پرسی ئێمن لەگەڵ میوانەکەمان دەمێنەوێ تاوتوی بکەین و قسەی لە بابەتەوە بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەدنان ڕۆژبەیانی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک. کاک عەدنان شەوتان باش، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. من دەمەوێت لە قسەکانی مەسرور بارزانیەوە جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دەست پێ بکەین. پارتی چۆن دەتوانێت ئەو ستەمەی بەرامبەر کەرکووک کراوە کۆتایی پێبێنێت و ڕاستی بکاتەوە؟ سپاس بۆ بەڕێستان. پارتی دیموکراتی کوردستان ئەزمموی زۆر پێشکەوتووی هەیە لە هەولێر و دوهۆک. ئەتوانین متمانەی هاوڵاتیانی بە شەرەفی کەرکووک بەدەستبێنین و تاقیمان بکەنەوە کە ئەو پرۆژانەی لە هەولێر و دوهۆک ئەنجام دراوە بگوازرێتەوە شاری کەرکووک. ئەوش بە متمانەی هاوڵاتیان دەبێ داواکەین لە هاوڵاتیان کە متمانەمان ئەم جارە متمانەمان پێ بکەین بتوانین ئەو ئەزمون و تەجروبەیە بگوازینەوە بۆ شاری کەرکووک. باش کاک عەدنان، مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت ئەو کەرکووک و ناوچەکانی تر کە داگیر کراون ئێمە بە دەستور و یاسا دەیانگەڕێنینەوە چونکە بەشێکن لە خاچی کوردستان. ئێوە ئەم شەڕە لە بەغدا بە دەستور و یاسا چۆن دەکەن بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر خاچی کوردستان؟ ئێمە وەک پێشمەرگە ئاسا بتوانین لە پەرلەمانی عێراق ببینە نوێنەری ڕاستەقینەی هەموو عێراقیەکان بۆ بتوانین بە یاسا ئەو یاسانەی کە پەک خراوە لە پەرلەمانی عێراق بۆ نمونە یاسای مادەی 140 بتوانین لە ڕێگەی یاسای مادەی 140 ئەو مادەیە جێبەجێ بکرێ و بتوانین بەدادپەروەری باش پارێزەری مافی هەموو هاوڵاتیەکی عێراق بین. باش کاک عەدنان، ئایا کوردانی کەرکووک لەو ڕاستیە گەیشتوون کە ئەوە تەنها پارتی دیموکراتی کوردستانە کە دیفاع لە خەڵکی کەرکووک بە تەواوی پێکاتەکانیەوە دەکات، نەکە و لایەنانەی کە ژێر بەژێر ڕێکەوتنیان لەگەڵ بەغدا ئەنجام داوە و تەنها بۆ مەرامی حیزبی خۆیان؟ بە دڵنیاییەوە ئەوەی داکۆکی لە مافی نەتەوەی کورد بکات تەنها پارتی دیموکراتی کوردستانە بتوانێت ئەو مافانەی کە زەوت کراوە لەم شارە بیگەڕێنێتەوە و داکۆکی لە نەتەوەکانی ترش بکە. ئێمە وەک نوێنەری پارتی دیموکراتی کوردستان لە شاری کەرکووک هەموو هەوڵێکمان ئەوەیە بتوانین پێکەوە ژیان لەم شارە دروست بکەین بە ڕاستەقینەیەکی تەواو هەموو جەماوەری کەرکووک متمانەمان پێ بکەن. باش کاک عەدنان، بۆ خۆشت باش دەزانی تۆ کەرکووکیت، زوڵم و ستەمی زۆر لە 100 ساڵی ڕابردوودا لە کورد و لە تەواوی پێکاتەکانی کەرکووکیش کراوە بە تورکومان، بە کلدۆ ئاشور، بە خەڵقانی دیگە بە ئاین و ئاینزای جیاواز. ئێوە ئێستا چۆن دەتانەوێ بە تەواوی پێکاتەکانی کەرکووک بە هەمویان بڵێن ئێمە بە تەنها نوێنەری کوردنین، نوێنەری هەمووتانین، دەمانەوێت پێکەوەژیانی ڕاستەقینە بێنینە کەرکووک، دەمانەوێت ئەو ستەمەی ئێستا لە خەڵکی کەرکووک بکرێ بیستی ڕینەوە نەهێڵین؟ ئێمە خۆمان دانیشتووی کەرکووکین، هەڵقوڵاوی کێشە و موعانات و گرفتەکانی هاوڵاتیانی کەرکووکین. چی لە دادپەروەری بتوانین ئەو پرۆژانە کە لە شاری کەرکووکە کرێ بۆ هەموو نەتەوەکان بێ، ئەو پلە وەزیفەیانەی کە ئەکرێ لە کەرکووک دابەش بکرێت بەسەر هەموو نەتەوەکانە
و مافی کەس نەخورێت. ئێمە زۆر کەم و کوڕی هەیە لە خزمەتگوزاری لە هەموو ڕۆکانەوە، بەڵکو ببینە نوێنەرێکی ڕاستەقینە بتوانین ئەو پێشکەوتنانەی لە هەرێمی کوردستان هەیە بیگوازینەوە بۆ هاوڵاتیانی کەرکووک، چی لە ڕووی کارەبا و ڕێگا و بان. باش کاک عەدنان، داواکاریتان لە کوردانی کەرکووک کە ئێستا بەداخەوە بەهۆی بارودۆخی داگیرکاریەوە لە کەرکووک وە دەرنراون، لە سلێمانی دەژین، لە هەولێر دەژین، لە دوهۆک، لە شوێنەکانی تر، داواکاریتان لێیان چییە؟ چ داوایەکتان هەیە بۆ ئەوەی بۆ ڕۆژی دەنگدان بگەڕێنەوە کەرکووک و ئەو دەنگانە نەفەوتێ و کەرکووک هەر بە کوردانە و بە کوردستانیانە بمێنێتەوە؟ داوا لەو هاوڵاتیانە بە شەرەفەی کەرکووکەکەین کە ئاوارەی سلێمانی و هەولێر و دوهۆکن ڕۆژی دەنگدان ئامادە بن لە شاری کەرکووک وەک پێشمەرگە ئاسا داکۆکی لە دەنگەکانی خۆیان بکەن و دەنگی هاوڵاتیەکی کورد لە شاری کەرکووک نەفەوتێ، چونکە دەنگدانە بە خوێنی شەهیدان، دەنگدانە بەو مافانە کە زەوت کراوە، داکۆکیە لە قەوارەی هەرێمی کوردستان. تکامان وایە هەموو هاوڵاتیانی کوردی بە شەرەف ئەو ڕۆژە بەشداری بکەن لە پرۆسەی دەنگدان. زۆر باشە، زۆر بەڕێز عەدنان ڕۆژبەیانی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک، ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵما بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.